اف دست پیکا پریس کنفرانس راگهاندنا هەڵمەتا ڤاکسین کردنا 15,000 و پەنابەرایە لە هەرێما کوردستانê مراسم جناب کامپا دیبەگە بەڕێوەدیچە بە ئامادەبوونا دکتۆر سامان بەرزنجی وەزیرە تەندروستی حکوومەتە هەرێما کوردستانê و ئومێد خۆشنا و پارێزگارê هەولێرê و ئامادەبوویên وڵاتê ئیماراتê ji قۆنسولخانەya wî وڵاتî û serokê desteya giştiya manga sora îmaratî Dr. Umêd Xoşnaw parêzgarê Hewlêrê ji peyva xwe da bi navê Hikûmeta Herêma Kurdistanê û parêzgariya Hewlêrê supasiya welatê îmaratê kir û amaje bi wê çendê jî da ku her ji destpêkê armanca Hikûmeta Herêma Kurdistanê ew bûye bibe ciyawazî aware û penaber jî mifadar bin ji wergirtina vaksînên dijî vîrusa koronayê. دەبێتکردنی ڤاکسین بۆ کەمپەکان یەکێک لە بەرنامە و پلانەکانی حکوومەت بۆ یەکێک لە تێگەیشتنەکانی حکوومەت بۆەوەی کە خەڵێکی گەورە بوو و هەمیشە سەرانی سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان هەوڵی ئەوەی دەدا و بە بەردەوامی لەگەڵ دەستگاودان لەسراوە ڕستیەکان بۆ ئەوەی ڤاکسین بۆ کەمپەکانی ئاوارەکان دابین بکرێتن کە بە خۆشحاڵیەوە ئەو دەستپێشێنیی ئەوان ئەو پشتیوانیی ئەوان هەرچی ئێوەی لە حکوومەت سوودەکەن. لدیف بداوی هاتنا پریس کنفرانسی همی به هفرا بر بسنترا کتانا آوارین وی کامپی و چون که اوجی لهمان دم مجیلی ورگرتنا واکسین بون که عارف بر کامپا دی بگی جی رادگهینه که پروسه به شکل که گلک باش برای وده چه و صبحی ایدی پروسه لنوا کامپا وان بداوی دهید مانگی سورا اماراتی و نیو دولتی هستانه دابین کردناش 15,000 دکزیت واکسین سینوفارما بو آواره و پنابرت روشاوا هر وقت آگادارن یکم خطوان اوه کل کمپا دیبگی و کمپا کوشتپای دست بکره خلال 5 روزه بردامه و صبحش آخر روزه دیگه 6-7 روزه دی بردام بن حتی نوکل کمپا دیبگی نزدیک 2600 کسا اف در زیبکاری نایه آوارین جناوا کامپا دیبگجی گله کیف باشن و سپاسی آلین پیوندیدار دکن که او جبیر نکرینه و که هر کس وانجی واکسینا کورونای ورگرد یک جوان آواریان به ناو سامارا احمد حسنه که منفادار بویه جواکسینه و بوم بحث کیف خوشی خوکر. السلام علیکم. من نام سمر احمده زور سپاسی دزگاه خیرخوازی برزانی دکم که هر سب انجام دانی او حمله بتنسيق لقل ولاتي إماراتي عربي كالرجاي هلال الأحمر إمارات وأنزاميان دا من أو لقاحة مرقرد لقاحة شي زور سليمة أو فاكسينة مرقرد وممنونة. جه آماجه پێدان هەکو پشتی وێ چەندێ ئەف ئاوارەیە ژەمێکێ ڤاکسینە دژی ڤایرۆسا کۆرۆنایە وەردەگرن 21 ڕۆژێندن بۆ جارە دوێ ئەوێ وەرن کوتان بۆ رادیۆیە سەلام سەمیر هەربووی